بە بڕیارێکی ئیداری پارێزگای کەرکووک بڕیار دراوە بە دەرکردنی سەرجەم پیشەوەرانی چاکردنی ئۆتۆمبیل بۆ دەرەوەی شار. بڕیارەکەش دەبێت لە ماوەی 15 ڕۆژدا جێبەجێ بکرێت. جگە لە ناوچەیەکی پیشەسازی کە موڵکی شارەوانی کەرکووکە لە ماوەی ڕابردوودا ئیداری پارێزگای کەرکووک لە ڕێگەی وەبەرهێنانەوە ناوچەیەکی پیشەسازی دروست کرد. پیشەوەرانیش دەڵێن ئامادەنی بچنە دەرەوەی شار بۆ کارکردن و ناوچە پیشەسازی نوێیەکەش بازرگانی پێوە دەکرێت. ئێستا ئێمە تقریبا لەوایە 50 سنعاتکار لێرە بین، لەوایە لەم 50 پێنج زینەی کڕی بێ. بڕۆ بزانە کابرایەکی توزار کڕیوێتی، کابرایە دکتۆرە کڕیوێتی، مەزموعدانیشونە لە هەولێر کڕیوانە. زۆرە من لێرە خەڵکەکان ناسێ بچین بوێ حکومەت ئەگە دروستی کە بەمان بڵێ وەرە ئەمە گەراجتانم بۆ کردنەوە سناعیان بۆتان داناوە وەرن لێوێ ئیشکەن بۆ خۆتان کرێکە بدەنە من لێرە کرێت چەنێکە دەن لێوێ شۆنەتان لێسەنم بەڵام نیکەن تۆ ئەو لێ گرتویانە و مۆزەفە دێ بەلای منە لێ گەراجم لێوێ معرەچیە بەمنەلەوە گەراجەکەم لێ ئەگە دەرتیان کە وەرە دەمەکرێ بۆ تو ئێوە چۆنێ بێ. بەپی وتەی بەرپرسانی کەرکووک ناوچە پیشەسازی نوێیەکە سەرجەم خزمەتگوزارەکانی بۆ دابین کراوە و ئەوانەشی کە شوێنیان لە ناوچەکە کڕیوە دەڵێن پێش ئەوەی بچنە شوێنەکە دوکانەکانیان تێک شکاوە سەقف و دەرگاکانی شکێنراوە و خزمەتگوزاری پێویستیەکانیشی نییە. دوێنێکە ئاخر قستم برد قستم لەسەر نەما ئەمە سێمی ساڵە ئەلەسەر ساڵ دەرتانەکەین هیچیش نییە کە دوێنێ بردم کە چوون ناو دوکانەکەەوە سێرم کرد سەقفسانەکە گشتی دابەزیوە وەڵڵا پلاکان گشتی شکاوە شەمعی پێوە نەماوە وەڵڵای دەرگاکە شکاوە خۆمە چاکمان کردووە هێشتا نەچوونێتە ناوی. بەپی بڕیارەکەی ئیداری کەرکووک دەبێت شوشتنگەی ئۆتۆمبیل و پێشانگای فرۆشتن و سەرجەم ئەو شوێنکارانەی کاری چاکردنەوە و فرۆشتنی کەرەستەی یەدەگی ئۆتۆمبیل دەکەن بگوازرێنەوە. قایمقامی کەرکووکیش دەڵێت ئەو شوێنکارانە بەنایاسایی لە ناو شاردا کار دەکەن بۆیە ئەو بڕیارە دراوە. لە ڕاستیدا ساڵانێکە سکاڵایەکی زۆرمان لەلایەن هاوڵاتیانەوە بۆ دێت کە ئەو پیشەوەرانە قەرەباڵخیەکی زۆریان دروست کردووە و ژینگەشیان لە ناو شاردا پیس کردووە و لە ڕووی یاساییەوە نایاساییە ئەو جۆرە دوکانانە لە ناو شاردا هەبن و هەر پیشەوەرێک کە بڕیاری دەرکردنیان دراوە لە ماوەی ئەو وادەی دیاری کراوە چۆڵی نەکەن ئەوە تووشی سزای یاسایی دەبن. ئیدارەی کەرکووک چەند ساڵێکە هەوڵ دەدات ئەو پیشەوەرانە بگوازێتەوە بۆ ناوچە پیشەسازی نوێیەکە و چەندین جاریش مۆڵەتی بە خاوەنکارەکان داوە بۆ ئەوەی خۆیان بچن بەڵام پیشەوەران ئامادەنی بچنە دەرەوەی شار و بەهۆیەوە حکوومەت دەوێت لە ماوەی 15 ڕۆژدا بە تەواوی بیان گوازێتەوە دەرەوەی شار. دیار محەممەد NRT کەرکووک.